ئەمڕۆ دکتۆر دەریاکرم لەگەڵا کە پسپۆڕی نوێشتەگەڵی دڵ و بۆریەکانی خوێنە باسیەوەکەین کە گرفتەکانی دڵ و بۆریەکانی دڵ نەخۆشی بۆریەکانی دڵ چییە و چۆنە و چۆن خۆمان لێ پارێزین و چارەسەرە نوێەکان لە بواری پزیشکیە چی تازە هەیە بۆمانی باسەکات. دکتۆر بەخێر بیت، پێمان بڵێ نەخۆشیەکانی دڵ بۆچی ئەوەندە گرنگی پێدرێ لەبەرەوەی ئایا ئەوەندە مەترسیدارە یاخود ئەوەندە بەربڵاوە کامیانە؟ پێشکی سپاس بۆ ئێوەش بۆم چاپی کوتنە. ئەگەر بەعام باسی نیشانەکانی دڵکەین و بۆچی ئاوا زۆر بووە، ئێستا حالیان لە خوار 75 ساڵیەوە هۆکاری مردن بە نەخۆشیەکانی دڵ لە ساچلە لە دنیا بە تایبەتی لە ئەوروپا، یعنی بۆ ڕێگەزی مێ و نیریشانە عینیان شت. ئەگەر بین بڵین بۆچی ئاوا، لەبەرەوەی فاکتەرەکان کە دروستیەکە زۆر بوون و خەڵکەکەش ڕاستەکەی هێشتا وشیار نییە چی نیشانەیەک سەر بە دڵە بڵین وا لێکە دوایی بکەوی ئاگای لێ خۆی نییە. ئەگەر بە خێرایی باسیکەین تۆ هەر نیشانەیەکت هەبێت کە ئازاری سنگ بێ یا هەناسەتونی بێ یان زوو هیلاک بوون بێ یان بورانەوە بێت، ئەمانە زۆر گرنگن بە جددی وەریگری بە زووترین کات سەردانی پزیشکەی بەلاینی کەمەوە تۆ هەر هیچ نەبێ هێڵکارێکی دڵ بکەی واتە تەختیتێکی دڵ بکەی. ئەمە شتێکی سەرەتایە. دوایە توانیت بڕۆیتە قوڵایی واتە فەحسێکی ترۆپۆنین بکەی بۆی زیاتر دڵنیابی کە ئەمە جەڵتە بووە یانە. باشە دکتۆر، کە زۆر جا باسی هەناسەتونیە کرێ، بەڵام خۆممان لە کاتی عیلاجە تەنگە نەفەسە بین. وایە ئەمان چۆن جاکەینەوە لە حاڵەتی نەخۆشی دڵ؟ هەناسەتونی هەندێک جار هی هیلاکیە ڕاستە، بەڵام هەناسەتونیەکە بۆ نمونە ئەگەر لە زمانەی دڵا بێت، گەرباسی سەمامی ئیکلیلی بکەین واتە ئەو زمانەی لای چەپی دڵ، ئەوە یەکەمین نیشانەی تەسبوونەوەی ئەو زمانەیە. ئەگەر درەنگ بەردەوام ئەو کەسە هەناسەتونی هەبێت، ئەوە نیشانەیەکی نەخۆشیەکەی ئەو نەخۆشی هەبووە لە کاتێکی زۆر دوور و درێژە، هەر هەستی پێنەکەی گوێی نەیاوەتێ. واتە ئەو هەناسەتونیە هۆکاری تریشی هەیە، واتە ئێستا لەم وەرزەی خۆمانە ئێستا کە وەرزی کۆرۆناشە هەندێک جار هەناسەتونیەکە هۆکارەکەی سیەکانت تووشی کۆرۆنا بووی، هەندێک جار چاکە بیتەوە ئەوەی کە وونە بێ. ئێستا لە مەرحەلەی ئێستا خوێنەمەیە لە سیەکانە نەخۆشکە هەستی پێناکە، ئەبینی چاک بۆتەوە نەگەتیڤە فەحسەکەشی دوایە ئەبینی ئەمرێت یان هەناسەتونیەکەی بەردەوامە، هەڕە لە بۆ چاک نابم. ئەمە هۆکارێکە ئێستا زۆر باوە. هۆکاری تر ئەوەیە هەندێک جار تووشی مایۆکاردیتسە واتە هەوکردنی ماسوولکەی دڵەکە، ئەوەش یەکێکە لە مزاعفاتی بڵین کۆرۆنا. ئەمەی ئێستا باسیەکەی ئەوەکو هەناسەتونی وتمان ئازاری سمەکەیە هەناسەتونیە و زوو هیلاک بوونە. بەڵام بمبورە ئازاری سنگەکە چۆنە ئەگەر زۆرتر وەرتر ئازاری سنگەکە زیاتر لای چەپە، لەوانەیە بیا بە لای قۆڵی لای چەپیشی بیا بچێتە سەر و بیا شانی بیاتە چەناگەی. ئەمە چ کات؟ ئەمە کاتی هیلاک بوون، تەنها کاتی هیلاک بوون. اینجا ئەگەر ئیسراحەتی بۆ بکە و هەستی کرد باش بۆ ئەو زیاتر بەلای دڵە ئەڕوا. ئەگەر تاقی کردو و نزیکی سەیدلەیەک بوو حەبێکی ژێر زمانی خستە ژێر زمانی و هەستی کرد باش بۆ ئەوە هەر بەلای دڵە ئەڕوا. لە دوایە تۆ ئەگەر زانیت ئەوەیە و سەردانی پزیشکی لە دوای ئەگەیت سەر مەرحەلەی ئیکۆی بۆەکەی، دوایی تەنووری دڵی بۆەکەی، دوای ئەگەر هەر هیچی پیشانە قەستەڕی بۆەکەی. لەگەڵ ئەوەش ئێستا زانیاری تازەش هەیە. ئێستا ئەڵێ ئەگەر قەستەرەش نۆرمەڵ بواتە هیچی تیا نەبوو، مانایەوە نییە تۆ کەسێکی ساغی. ئێستا نەخۆشیەک هەیە پێڵێن فلۆ لیمتین دیزیز، واتە بۆرێکت سەلامەتە، لە قەستەرای بینی ئەیبینیە باشە، بەڵام ئەو کەسە هۆکاری هەیە، فاکتەری ئەوەی هەیە، بۆ نمونە شەکرەی هەیە، بۆ نمونە جگەرەکێشە، بۆ نمونە قەڵەوە، بۆ نمونە ئیشێکی هەیە هەر دانیشتووە، تۆ بینی لە قەسەرەکە شایبینی بۆرەکانی کراوەیە، هیچی تیانە، بەڵام دیواری بۆرەکەی شانەکانی ئیژ ناکە. ئەو پێڵێن ئەندۆسیلیل مادەیەک دروستەکە کە ئەیکشێنێ، مەسەن دڵەکە پێویستی بە خوێنێکی زیاتر لە کاتی وەرزشە، لە کاتی ئیشێکی قورسە، لە کاتی سترێسە، واتە تۆ قەلەقی دڵە زیاتر خێرا پێویستی بە خوێنێکی زیاترە.
ئەو لەو مەرحەلەیە تۆ ئازارێکی سنگی بۆ دروست دەبێ هەنێ جار لەگەڵ ڕێزمانی علمی کۆنەی وت وڵا تۆ قەستەڕۆ کردووە تۆ باشیت هیچ نییە شتەکانە هەمووی بەهوان نییە ئەو کەسە ئەوە ینی زەنگێکە بۆی ئاگای لە خۆی بێ بۆی بزانیت چارەسەری ئەو ئازاری سنگی بۆ بکەیت بە گاڵتەوەری نەگرێ ئەمە ئێستا تازە داهاتوە لەم ڕێنمایی تازانەی ئێستا باشە دکتۆر ڕۆژانە ئەو حاڵەتانی کە ئەیبینی چی زۆر بەلاتەوە دووبارەی و خەڵک تێی ناگا لە مەوزۆی نەخۆشی دڵە وەڵا ئێستا ئەوەی کە ئەمە نەشتەرگەری دڵ بۆ خەڵکەکەیت و یەتەوە هەندێکیان ئەڵێ وەڵا چاک بوومەتەوە بۆچی حەبەکان بخۆم ئێستش خەڵکی خۆمان ئێستا لە سلێمانیە نەشتەرگەری دڵ ئەمە 10 ساڵە هەیە شتێکی زۆر نوێ ئێستاش وەکو فتق و غودە و زراو سێریەکە وەکۆی جارە بکرێت و چاک بێت و خوا حافیز خوا حافیز ئەڵێ یەکەم دووسێ هەفتای خوا حەبەکانی و دوایەوە ئەڵێ من پێویستم بە حەب نییە حەب بۆ بخۆم بەداخۆ ینی نەخۆشمان لە دەست داوە ئەو نەخۆشمان لە دەست داوە حەبەکانی وەستانووە یا نەیکڕیوەتەوە یا گوێ نەیاوەتێ ئەڵێتر من چاکم ئەبینێ خۆی چاکە دوای ئەمەلیاتەکە زۆر باشە بێت بەڵام گوێ نایەتێ دوایەوە ئەڵێ ئەمانە جا هەندێک شەڵالە خۆ حەب منی کوشت خۆوان نییە مەوزوعەکە ئەو حەبەی کە بۆی دایانەی تۆ بۆی ئەو بۆرێ تازانە کە بۆ داناوە بە پاکی بمێنێتەوە یەک شت پێ بڵێم بۆ خەڵکێک هەیە 7 ساڵە نەخۆشی دڵی نییە و خەڵکێکیش هەیە 50 ساڵە یا 40 ساڵە نەخۆشی دڵ دەست پێ کردو لە لای ئەمە ئەیبینی ئەمە بۆچی ڕوئەیە ئەمە لەبەرەوەی ئەو کەسە خۆی خەلەلی هەیە لە جیناتی خەلەلی هەیە واتە بۆ نمونە چاوری زۆر دروست دەکا لە خوێنە بە ئاو خواردنەوە چاوری بەرزە بێتەوە بە ئەس بە ئاو خواردنەوە ئەڵێ نانیش ناخۆم کەچی هەر چاوری بەرزە یا شەکرەی هەیە شەکرەکەشی ئەوەی نیە کۆنتترۆڵە بەڵام بۆرەکانیشی هەر دەستی کردووە بە تەسکبوونەوە ئەوە فەرق جیاوازەکەیە لە بینی 7 ساڵ و 40 ساڵەکە جیناتەکەیە لەبەر ئەو کەسە کە نەشتەرگەری دڵیشی بووەکەی ئەوە واتە لەوەی کە 40 ساڵ و 50 ساڵە بۆی ئەوە ڕوونەیەاتەوە پێویستە ئەو حەبە بیخوا من ئەوەی کەیبینەوە نەخۆشەکان کێنەوە ئەی بینیتەوە ئەڵە ئازارم بۆ ئەڵم بۆ کوا حەبەکانت ئەڵێ هیچم ناخۆ ئەڵە هیچم چاک بوومەتەوە بۆچی بیخۆم ئەوە شتێکی غەڵەتە ئەوانەی کە نەشتەرگەری دڵیان بۆ کرێ زۆر پێویستە لە دوای نەشتەرگەریەکە پابند بن بەڕ هەم ڕێنمایی و هەم ئەو دەرمانانەی کە دکتۆر بۆیانە بەڵێ ئەگای لە پزیشکەکەش بێ ینی سەردانی کاتەوە نەگوون بێ بڵێ تەواو من فتقاکەم چابۆتەوە ئەمە فتق نییە ئەمە نەشتەرگەری دڵە واتە دڵەکە چاکراوەتەوە نەگۆڕاوە بە تەواوەتی دڵێکی تازەمان بۆ دانابێت تەنها بۆریەکان دەستکار بۆرەکان ئەوە لە کاتی بۆرەکانەوە زمانەکانیش هەر ئاینن شت ئەویش هەر پێویستی بە پیاداچوونەوەیە یعنی تۆ متابعەیەکی ئەو خوێنەی خستە بێتەوە شلە بێتەوە ئەوەش پێویستی بەوە هەر ئاگە شتێکی تریژ هەیە ئەبێ ینی بەداخۆ جاران ئێمە پزیشک هەبوو فامیلی مەدیسنیان پێوت واتە پزیشکی خێزانی لە ئەوروپاوە هەموو هەیە لای خۆمان دروست کرا دوای وازی لێهێنرا هەموو نەخۆشێک متابعە کرا ئەو نەخۆشە بەردەوام پەیوەندی هەبوو بە پزیشکەوە یعنی ئاگای لێ بوو چکایزانێ ئەم کەسە هەر بەردەوام ئەبێ پەیوەندی هەبێت نابێت دابڕێ جاروایە جەڕاحەکە دەستی گیراوە ناتوانێت جواباتەوە دکتۆری خەستەرەکە مەجای نییە لە بەیانیەوە تا ئێوارە لە خەستەڕەیە ئەو ئیشی بۆ پزیشکێ و دەچی ناکەوە و یا نەزیفێکی تووشەبیا چکاو حەبەیە خێتە سەر خوێن ڕوونەکات ئەوانە کێشەی هەیە ئێستا لە بۆ حەبەت بودن ئەو حەبە کە بۆی دانی بۆی چاکی بیهێڵێتەوە بۆی تەمەنی درێژکە دکتۆر با پرسیارێکم بیر نەچێت تا چەند لە کەرتی نەشتەرگەری دڵ لە کوردستان و لە سلێمانی ڕازیت بەراورد بە دەرەوە ئێمە حالیە لە ئاسێکی باشین بە چاو بە پێی نەشتەرگەریەکانەڵێ یا هەر ئەمە هیوایەکە کاڵی لە ئاستێکی باش ئەتوانین بڵین ناوەندی ناتوانم بڵێم من چونکە ئێستا من لەگەڵ دەرەوە زۆر پەیوەندیم هەموو ساڵی شەڕۆم بە کۆنفرانسەکان پیاداچوونەوەش بە بەحسەکانیشانێت ئێمە ئێستا لە دەرەوە ئەوەی کە ئەکرێ ئەوەیە بە زۆربەی ئیشەکان بە نازوورەکرێت ئەوە سیەکەمان تێپەڕان خۆم ئەوەی بە نازوورەکەین بەڵام دڵ پێویستی بە پارێکی زیاترە جیهازی زیاتر پێشکەوتووە هەتا لە سیەکان ئێمەسا بە بەنازوور نایکەین ئەوان دەستیان کرد بە ڕۆبۆت واتە دانیشتوو وەکو پۆبجی دانیشتوو لەسەر کۆمپیوتەرەکە تۆ
ئەمەلیاتەکە ئەەکەی نەخۆشەکە لەو لاوەیە هەمووی بۆریە چۆتە ناو نەخۆشەکە خۆیە جوڵێ ئەوانیش ئێستا لە ئاستی نەشتەرگەری دڵە خەریکە هەمووی ئەبێت بە نازۆر خەریکە ینی بەنسبەت زمانەکان ئەوە هەندێکی ئێستا بە قەستەرە ئەکرێتەوە واتە پێویست بە نەشتەر فەتح سەدر ناکە بەڵام ئەوەش نابێت بڵێ هەموو نەخۆشێک وایە واتە بۆ پیرەکانە ئێستا ئەو شتانی کە تۆ بە بۆری بچووک واتە ئەبێ ئەو سەمامە و زمانەیە بچووکەیتەوە واتە بێ گۆشت بێ ئەوە بۆ تەمەندارە بۆ هەموو کەسێ نییە بۆ 40 ساڵ نییە بۆ یەکێکی ڕێگایەکی تەمێنێکی دوور و درێژی هەیە ئەوە نابێت بە شتێکی زۆر قایمی بۆ دانی زۆر بمێنێتەوە ئەوەی کە بۆ چاندنی بۆری خوێنە ئەوش خەریکە ئێستش ئەوش خەریکە ئەبێ بە نازۆر و واتە پێویستی بە خوێن حازرکردنێکی وا نابێت پێویستی بە مەکینەی دڵەکە نابێت بەڵێ نەشتەرگەری دڵ ئەوەندە قورس و گرانەوە کۆی خەڵک تێ ئەڕوانەیە لەبەرەوەی کە کارێکی نوێ و تاڕادەیەک تازەیە لێرە بۆی ئەوەندە خەڵک سڵی لێ کاتەوە ئەوە ئێستا ئەگەر ئەوەی بۆ باسکەم لای لە ئۆرپاش کاڵی باسی فەتح سەدر واتە دڵی کراوە خەڵک هەر لێ ترسێ لێرەش هەر ئاینەن شتە لێ ترسن بەڵام تۆ ئەگەر لای پزیشکێکی پسپۆری ینی باش بیکە ینی ئەوە ترسی نییە ئەوە شتێکی سەرکەوتووە و پێویستە ینی ئەمە تۆ کە پزیشکەکە پێی وتی دکتۆری قەسەرەکە نادێتی بۆ لای جەراحەکە وتی بیکە ئەبێ بیکەی ینی مەجالیتیان نییە ئیلا مەگەر لە حاڵەتێکە هەندێک جار ئێستا بەحثی تازە ئەڵێ هەندێک جار ئەڵێ لە بینی هێشتنەوەی لەسەر عیلاج و نەشتەرگەری دڵەکە تۆ ئەتوانی خطورەتی بیتێ مەترسیەکان زیاترە یان کەمترە سێری تەمەنی نەخۆشەکەکە ئەگەر بە عیلاجەکە بلەوانەیە 5-6 ساڵی تر بژی ئەوە وازی لێ بێ ناتوانانی مەسەن 80 ساڵ ئیلا مەگەرێکێکی ئاکتیو بێ واتە چالاک بێ ئیش و کار بکە کاسبی بکە ئەوە هەبێ نەشتەرگەرێکە بکات چکە ژیانێکی دوور و درێژی لە پێشەوەی تۆ بۆ ئەوە ینی وا لە خۆتەکەی معرەزبی بۆ نەوبەیەک لە پڕ بکەوی بە حاڵەتی تاوەری بکری خطورەتی زۆر زیاتر واتە لە ساڵ 50 مردنە لەکوێ تۆ لە ساڵ 5 بێ بە ساڵ 50 بۆچی وا دوایەخی ینی ئەمە چارەسەرە ئەمە ئەوە نییە تۆ بڵێ وڵا خەتێکی گەورەم تێکوێ و لە جێگا ئەکەم هەمویان هەڵەسنەوە هەمویان چاکە بنەوە دکتۆر وەکو پسپۆرەی بواری دڵ چڕێن مایەکت هەیە بۆ خەڵک بۆی بە دوور بن لە نەخۆشیەکانی دڵ چی بکەن زیاتر ئەوەی کە بڵین بۆ گەنجەکانە ئێستا ئەم کیتۆ دایتە نەکەن ڕاستێکی نیکەن شتێکی باش نییە هەندێکیان ئێستا هەمووی ئەبینمەوە ئەوانی کە نەشتەرگەری بە هەندێکیان قەڵەو بوون هەڵە پڕەکەوێ لە پڕ ئەبینی مردووە ئەمە تۆ میکانیزمی تەوازنی ناو لە شەمووە گۆڕی ئەڵێ ڕۆن بخۆ ڕۆن ینی تۆ چۆن ئەم هەموو ڕۆناکەیتە خۆتەوە لە ئەوروپا کەس بەکاری نایێنێ با پێ بڵم ئەخ دکتۆر ینی خەڵکیش سەری لێت ئەمە میوانە گەیەنین ئەڵێ چی دابەزێ نزانی بۆ دابەزێ لەبەر بۆی دیارریەکە ئەڵێ تۆ ئەوە بخۆ ئەوە بخۆ ئەوە بخۆ ینی پێوەستە بە بەرنامەیە کە کەمە بەرنامەکەشی دیاریکراوە کە دەست واز لە کیتۆکە هێنێ ئەچێ بە ئارەزووی خۆ نانەخوا هیچ بەرنامەی نییە هەرەمە کیە دەسەیاتە هەموو شتێکە خوا هەموو کاتێک بەڵام بەکی تۆ کە سێرێکە بەرنامەی و پێڵن ئەوە بخۆ ئەوە بخۆ غەڵەتەکە بەرنامەیەکی تۆ باشە بەس لە مەرحەلەی چاورێکی ئەڵکاڵەی ڕۆن بخۆ ئەوە خراپە کەواتە وەکو دکتۆرێکی دڵ تۆ لەگەڵ سیستەمێکی تۆنیت و پێت باش نییە و بۆ تەندروستی دڵ باش لە دەرەوە کێش دابەزین تەنها بە وەرزشە نە دەرمانیشی بۆ خۆن نە هیچ وەرزشەکە باشە جۆری خواردنەکانیش نابێت کەمێک دەستکاری بکرێن خواردنەکان ئێستا لە ئەو مەنطقەی بەحری متەوەسط دەریای ناوڕاست هەمووی خواردنی بەحریە خوا واتە ماسیەکە ئەڵێن ماسیە ڕوبیانە ئەم کەرەزاتە بڵین گوێزە باەمە ئەمانە هەموو لەگەڵ خوارد ناخۆن زەیتون نەخۆن زەڵاتەکە زیاترە خۆن شەوانە خواردنی قورس ناخۆن ناچێت برنجوش لە بخوا لای خۆمان گوێ نایەتێ ئەچێ باکسەوە کە ژەمی شەوەکەی زۆرە خوا ئەوە زۆر قورسە زۆر خەوی تێگەیە قورسە بۆ حەزمکردن لەگەڵ ئەوەشە هەندێک کەس هەیە مەسە بۆ نمونە زەختی هەیە ینی تۆ حەبی زەختەکە ناخوا هەتا نەکەوێ نایخوا ئەو کاتە یابێ بە جڵتی دەماغ یابێ بە جڵتی دڵ
ئیتر تۆ کە حەبەکە کە پێتەڵێ ئەو حەبە بیخۆ ئەڵێ حەبەکە وای لێ کردم خراپم هەندێک خەڵک ئیشەکان یعنی چارەسەرەکە بەعکسەوە تێگا کە واژ نییە یعنی ئەو هەر لە زەریری خۆشێتی تۆ هاتووی بۆ لای یەکێک کە ئیشەکەی ئەوەیە وەستای ئەوەیە ینی ئەبێ بە قسەیکی باشە چیتر شتی تریش ئەوەیە کە تۆ ئەوانەی کە نەشتەرگەری دڵیان بۆ کراوە ئەوانەی کە خەڵکی ئاسایی خۆمانە ئەبێ خۆیان بکوتن ینی سا ئەمە کوتانی چی کوتانی دژە کۆرۆنایە تەنهاوە ئێستا جاران ئینفلۆنزاکە هەبوو هەموو ساڵێگەمانوت لە خۆتی بە ئێستاڵین دژە کۆرۆناکە هەموو کەسە بێ لە خۆی بە ئەبێ بشکرێ بە ناچاری ینی ئێمە مزافاتەکەی بینین ئێستا ینی ئەوەی کە قاچی ڕژ بۆتەوە کڵۆی خۆن دروست بۆ لە قاچی بەهۆی کۆرۆناکەوە ئەوەی سیەکەی ڕزیوە ئەوەی مردووە بڵین ئێستا ئەڵێ بۆچی کە ئەشی کوتم هەنێ جارەی گرمەوە ئەگە بیشیگری بە خاوێگری زۆر بە خاوێگری ئەمە بەرگری بۆ دروستەکە هەموو عالم ئێستا لە خۆیە شوێن نییە بۆ نمە هەندێکی بۆستەردۆزە ئەواتە ژەمێکی بەقووەتریش لە خۆیان بۆی تەواو بەقووەت بی ئەوەمان هەیە ینی چ جۆرە ڕۆنێک تۆ بە باش شێزانیت من ڕۆنی گەنمەشامێکە لە هەمووی باشترە هەندێک آخر حەزی لە ڕۆنی زەیتی زەیتون نییە ئەڵێ تامی خواردنەکە ناخۆشە دەتوانانی گەنمەشامێکە بەکاری بین ئەمانە هەمووی سەلامەتن قەت ڕۆنی تەنەکەکە باش نییە قەت باش نییە هیچ باش نییە یعنی تۆ خواردنەکەت هێلکە گۆشت ئەمانە ینی هەمووی ڕۆنی تایە هەمووی ژەمێک ئەم ڕۆنە خستەکەی تایە بۆچیەتی ڕۆنی تریتیەکی جا خۆمان ئەڵێ تامەکەی خۆشەکە ڕۆنی تەنەکە تامەکەی خۆشەکە تۆ بۆ زیاتر بخۆی ئەو نەبخۆ بەس ئەوە پێویست بێ ژەمی زیاتر بەڵام کەمتر ینی کەمیەتەکەی کەمتر دووک بخوریان نەخورێ دووک بە هیچ شێوەیە نەخورێت بە هیچ شێوەیە نەخورێت ئەمە کە ئەڵێ ئەگەر باس چینەکانکین ئێستا دووک بێ بە مناڵ بۆ مەرحەلەیەک باشە گەشەکە ڕائەکە مناڵ بەڵام نەک پیرێک یا مۆزەفێک دانیشتۆ لە بەیانیەوە تانی وەڕۆ لە دایرەیە بڵێ وەڵانی وەڕۆژ با دووک بخۆم تۆ کوا وەرزشەکەت کوا جوڵەکەت ئەمە هەمووی بۆری تەسکەکاتەوە ئەشی بینی لای خۆمان معدەلی ژیان 50 بۆ 65 لەو بەینا جەڵتە لێیە چوار کەوا بە خوارد دوو هەرتە ڕۆنی تەنەکەکەی لە ماڵەوە سەیرانی کشەکە گۆشتە فرشنی چ جۆرە وەرزشێک زۆر بە باشە زانیت بۆ تەندروستی دڵ بۆ تەمەندارەکان زیاتر ئێمە ڕۆیشتنی سەریە واتە ئەگەر نەیتوانی هەمویان سەوفانی هەیە هەمووی تەمەنی هەیە سەوفانی ئەتوانێت پیاسە بکە بە پێ ئیتر ئێواران ئەگەر ڕۆژانە بێت چارەکێ بۆ 20 دقه ئەگەر هەفتانە بێت ساعاتێ بۆ ساعاتێک و چارەکێ کافیە ئەمە بۆ تەمەندار بۆ گەنجی بۆ نمونە 40 بۆ 50کان ڕۆشنەکە باشە ڕاکردنەکە باشە مەلەکردن باشە ئەمانە هەموو باشە ئەگەر پاسکیل بێ پاسکیلیش باشە تەڵان گەنج خۆی مناڵی تور ئەوانە خۆی ڕاکات و پێویستی بۆ نییە باشە وەرزشی لەش جوانی بە باشە زانیت بۆ دڵ یاخود گرفت دروستەکە ئەگەر هەندێک پرۆتین و ئەوە زۆر باشە وەرزشی لەش جوانی بە مەرجێک ئاگای لە پرۆتینەکە بێ هەندێک یانەونە پرۆتینە خۆن گورچیلەیە وەستێ فریان ناکەوێت گورچیلەکە ئەنیشە لە گورچیلەکە ئەبینی بۆ بە وەستان عاجزە بێت پێڵەن فەشەلی گورچیلە ئەوە تۆ نابێت تۆ لەش جوانیەکەی بە خواردنی ئاسایی بڕۆ مریش زیاتر بخۆ پرۆتینەکە لە ڕۆی خواردن و زیاتر بخۆ نەک لە ڕووی خست بێت و بە جارێ بیخۆی فریان ناکەوێت گورچیلە لەگەڵ بەکارهێنانی دەرزیانیت بۆ لەژیان بە هیچ شێوەی لەگەڵ ئەوانین ئەو هۆرمۆنانە واد لێکە فوتیەچێ و دوایی لە پڕەکەوی چکە لەشت خۆ دروستیەکە بۆچی تۆ ئەوە بەکارکردنی باش دکتۆر ڕەنگە شتێک لای خەڵک ڕوون نەبێت کە تۆ بە کەسێک گەڵی دڵت سست بووە یاخود دڵت زۆر چالاک نییە ئەبێ دەرمان بخۆی لەگەڵ یا ڕەنگە وا تێبگا کە ئیتر ناشبێ بجوڵێ ئەوانەی سستی دڵیان هەیە تا ڕادەیەک ئەبێ بجوڵێن وەرزشکەن یاخود نەخێر جوڵە بۆ هەموو کەسێک لە مەرحەلەکە لە تەمەنەکانە هەموو بۆ هەموو کەسێ باشە باش ئێمە لە تەمەنەکانە بۆ پیانەڵین بجوڵێ باشترە بجوڵێ خوێنەکە ئەسوڕێ ینی ماسوولتەکەت شەکر ڕاکێشێ خوێنەکەت ناوەستێ خوێنی یا نامێت جومگەکەت لینجی زیاتر دروستەکە هەندێک کەس ینی بەداخەوە کە لەگەڵ ئەوە شاکە ئەچێتە تەمەنەوە ئەڵێ ئاوەکەش هەڵناسێ ئاوەکە بۆ خۆشی بێنێ ئەوە خراپە ئەوە تۆ باشە زیاتر ورەشیان ورەی بیتی ینی
معنویاتی بەرزکەیتەوە. ئەو جوڵەی ناوماڵ کافی ئەوەی کە خەریکی خواردن دروستکردنێگە بن یاخود نابێ بچنە دەرەوە و پیاسێکی دەخولێکی چارێکی ئەو ماوەیەک لە ئیتالیا بووم من کە ئەڕۆشتم لەسەر جادەکە بۆ خەستەخانەکە 90 ساڵ بوو پێشی منیایەوە ئەوەندە ئەوە سەری ئەڕۆشت ینی ئاوا وەرزشیانێک 90 ساڵ بوو ینی کابرا جسمێکی ڕەشیقی هەبوو و هەناسەش نه هەناسە بڕکی هەبوو نە هیچ لەبەرەوە بۆیە ئەڵێن وەرزشەکە لە هەمووی مهمترە نابێت بە هیچ شێوەی وازی لێبین. باش دکتۆر ئێمە باسی شتێکمان کرد بەس تەسەورەکەم سترێسمان بیر چوو بێ ئەو هەموو خەم و خەفەت و قەلەقی و شتێک کە لە وڵاتە هەیە ئەوش خۆی نەخۆشی دڵ زیاد ناکە خۆی ئەگەر وەرزشەکە بکە ئەوەشی لەبیرەچێتەوە ئەمە سێرکولێشنی هەموو ئەگۆڕێ یعنی حتا وەرزش خۆی کەمیەتێک ئندۆرفین دەرەکە ئندۆرفین وەکو مۆرفین وایە سروشتی لە ناوخۆتە دڵی خۆشەکە کە بەکاری هێنی خەمەکانت هەمووی دائەبەزێت خۆشە هەستەکەی تازا بیتەوە بۆیە ئەڵێن هەر وەرزشەکە بکەی باشە. ئیتر وەرزشەکەیە وتمان کۆنتترۆلی زەختەکەی شەکرەکە کۆنتترۆل بێت ئەوانەی کە ژیانی ڕۆتینیان هەیە دایم بیگۆڕن واتە چێ بۆ سەیرانێک بۆ شوێنێکی دوور قەت لەو ڕۆتینا نامێنێتەوە دایم گۆڕانکاری تیاکە. باش وەکو سپۆری بواری دڵ قسەی کۆتایی خۆتم پێ بڵێ گرفتت لەگەڵ نەخۆشەکانە چییە لە چی زۆر خراپ تێگەیشتون و ڕۆژانە دووبارە بێتەوە لە نەخۆشخانە و لە کلینیکەکاناکە هەرە بێ بۆیان ڕاست بکەیتەوە. وڵا ئەوەیە ڕێنمایەکان کە پێ ئەڵەی تۆ دەرمانەکان بەڕێکی بخۆی هەرە بێ ئەوە بەردەوام بیخوە. دووهەم شت کوتانەکەی هەندێک ئێستاش ئەڵێ بڕوام پێی نییە ئەمە ڤایرۆس نییە نازام چی. سێهەم شت وەرزشەکەی هەر ئەبێ بیکەن. چوارەم شت کە تۆ یەی بۆ لای پزیشکێک کە پێتەڵا پێویستی بە نەشتەرگەریە ئەمە لە زیای پێ ناڵێ بۆی بژیت ینی تەمەنە ئەمە تەمەنە درێژەکاتەوە. ئیتر هەندێک کەس ئێستا بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە ئەڵێ من فەتح سەدر هەر ناکەم ئەمە خۆ من دام نەناوە ئەگەر سێ بۆری گیرابێ و شەکرەت هەبێ ئەمە لە دنیا ئەڵێ فەتح سەدرکە هەر بڵێ شەبەکە دانیم هەر شەبەکە دانیم دوومان دانی و داخرێتەوە من ناڵم شەبەکە ئیشێکی سەری ئەو بێبرینە بەڵام بۆ بۆریەکەکرێ بۆ دوو بۆریەکێ بە شەرتێ شەکرەی نەبێ ئەتوانی ئەوە بکەی یان نەخۆشیێکی قاچی ناتوانێ بڕوا زۆر هەناسەی جگەرەکێشێکی بەقواتە تەحملی بەنجەکەنەکە ئەتوانی شەبەکەیەکی بۆ دانی واتە بە قەستەرە بیکەیتەوە بەڵام تۆ بڵێ هەر نایکم هەر نایکم دوایەکە ئەکەوێت کێی هێنێتەوە کە کەوتووە لە تەوارێکە ئەو کاتە بە کەوت نایەت یارێ تۆ نەجاحەتی زۆر کەمە بێت بە ناچاریە ینی ئەو کات. دکتۆر دەریا دەستخۆش بۆ بەڕێزت سپاس دەکەین و بەڕێزی شدێکێک لەو ڕیڤۆرانەی کە ئەو لێکۆڵینەوە جیهانیانە ئێستا سەرپەرشتیەکەی دەستخۆشیەکەین بۆ بەڕێزت کە لەو بوارە شاجر دەستی خۆت دیارە.